إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. الحمد لله، زۆربەی ئەهلی جمعە و جەماعەت حەجیان کردووە یا عومرەیان کردووە. ئەوە فەزڵێکی خوای گەورەیە، بەڵام بەداخەوە کاریگەری شوێنەواری حەج و عومرە بە خێزانەکانمانەوە نابینین، بە کچەکانمانەوە نابینین، بە خوشکەکانمانەوە نابینین، لە زانکۆکان، لە قوتابخانەکان، لە بازاڕەکان، لە ئاهەنگ و شایی و حەفلەکان، لە بۆنەکان شوێنەواری حەج و عومرە بە ئافرەتەکانمانەوە نابینین زۆر بەمەن. الحەمدولله عومرە دەکات، تەماشا دەکەی دەڕوات بۆ عومرە، دەڕوات بۆ حەج، خێزانەکەی هاتووە خواحافیزی لێ دەکات، کچەکەی هاتووە خواحافیزی لێکا، قژی لێ بەرداوەتەوە. کوا کاریگەری حەج و عومرەکەت؟ جارێ خەریکی مناڵەکەت بە و خێزان و کچەکەت بە ئەو کاتە بچۆ بۆ حەج و عومرە. با کاریگەری بەسەریانەوە هەبێت. ئەکرێت خێزانەکەت کچەکەت بێن بۆ ئەوەی خواحافیزی لە تۆ بکەن کە دەڕۆی بۆ حەج یا بۆ عومرە، یا لە حەج و عومرە دەگەڕێیتەوە، بەڵام بە سافیرەی دێن بە شێوەیەک کە زۆر دوورە لەو سەفەرێک کە تۆ ڕۆشتویتە. کوا کاریگەری ئەو ئاینی پیرۆزە بەسەرمانەوە؟ دەڕۆی بۆ عومرە، الحەمدولله حاجیت، کچەکەت لەچکی بەسەرەوە نییە لە زانکۆکان، کچەکەت ڕۆژی شوکردنی، ڕۆژی مارە بڕینی لەچک فڕێدا. ئەو دینە هاتوو بۆی کاریگەری بەسەر ئێمەوە هەبێت. دینی ئیسلام هاتۆ بمان گۆڕێ، مەڵێت تەبیعەت ناگۆڕێ، تەبیعەت دەگۆڕێ، بەڵام بۆ کەسێک کە مرد بێ، بۆ کەسێک کە بەڕاستی دیندار بێ. ئەی باشە ئەگەر ئاینی پیرۆزی ئیسلام تەبیعەت نەگۆڕێ، بۆچی هاتووە؟ ئەبێ بڵێم هەن من ڕەزیلم دەبێ هەر ڕەزیل بم، من دڵپیسم دەبێ هەڵ دڵپیس بم، من پیاوکوشم دەبێ هەر پیاوکوش بم، من دزم دەبێ هەر دز بم. نابێ، ئەبێ کاریگەری ئەمە ئاینە بەسەرمانەوە هەبێ. خۆ ناڵێن دوای حەج و عومرە ببە مەلایکە، بەڵام کاتێک کچەکەت خێزانەکەت خواحافیزی لێ ئەکا و یاخود پێشوازیت لێکا کە دەیتەوە، یاخود کاتێک لە پێش سیارەکەەوە بەڕێزت خێزانت خستۆتە پێشی سیارەکەەوە، بۆچی لەچکێنا بەسەریان نادات؟ کوا کاریگەری حەج و عومرە بەسەر ئێمەوە؟ حەج و عومرە عیبادەتی زۆر گەورەیە، عرف و عادەت نییە لە باوکو و باپیر و بۆمان مابێتەوە. فەرمانی خوا پێغەمبەری خوای لەسەر صلی الله عليه وسلم. بۆیە ئینشاءالله با کاریگەری عومرەکانە بەتایبەت چکە زۆر بەمان عومرە دەکەین، با بە کچ و خێزانەکانمانەوە کە لە ژێردەستی خۆمانان کاریگەری شوێنەوار و ئاسەواری ئەو حەج و عومرەی ببینین، نەک هەر حەج کەیت و عومرە بکەیت و ژنەکە و کچەکەت کوردوەتە نێر دیسکۆ بێ، هەر ئەفەنی بێ، هەر قژی بەسەرەوە، هەموو کەسێ دەیبینێ و قژێکە بەسەریەوەیە، لەچک فڕێ دەدات، سنگی بەدەرەوەیە. ئێستا دوای نوێژ جومعە بڕۆن بۆ کەسانی کە ژن دەگوازنەوە، بزانە چەند ئافرەت دەبینی قژی خاو کردووە و قژی بەرداوەتەوە، پیاوەکەی نێرەکەی یاخود باوکە بێخەمەکەی تەماشا دەکەی حەج و عومرەی کردووە. بەداخە خۆشەویستان، بەداخەوە کاریگەری خوتبە جومعەکان کاریگەری نییە بەسەرمانەوە، بەسەر زۆرێکمانەوە، نە خۆمان، نە خانەوادەکەمان، نە خێزان و کچەکانمان دێین بۆ جومعە. الحەمدولله پرسیار لە ئێوە دەکەم، چەندێک لە ئێوە خێزانەکانتان سافیرەیە لە دەرەوە، کچەکانتان لە دەرەوە سافیرەیە، نەک ئێوە ئەوانەی کە ئێستا لە مزگەوت و جومعەدان. والله ئەوەی کە دێ بۆ جومعەتەنها ئەوانە ئافرەتەکانیان پۆشتە بێ، والله ئافرەتی سافیرە زۆر کەم دەبێتەوە.
کوا کاریگەری خود بە لەسەرتان هیچ مامۆستایەکی ئاینی کە لە خوا بترسێ و توێتی کە کچەکانتان سافیرە بێ بۆڵی سەرما لێ شێواوە بەس ڕاست ناکەی هیچ مامۆستای نەدۆ با کچەکەت سافیرە بێ با قژ و سنگی بەدەرەوە بێ خۆتی فاشلی گەگوێ بۆ شتانە نادەی خەڵتاوەنبار مەکە کوا کاریگەری خود بەکان بەسەرمانەوە ئایا دوای نوێش دەنگکراوی بۆ شاییەک دەڕۆی خێزانەکەت چۆن دەبێ کچەکەت چۆن دەبێ ئایا ئەم وتارێک کە من ئەیدەم و چەند مامۆسای بەڕێز ئەیدا و سەتەها جار با سافیرەیمان کردووە ئەوە کارە ساتە دێ بۆ مزگەوت خێزانەکەی لەناو سیارەکەی بەسەری ڕوتەوە کاریگەری نوێژ و عیبادەت بەسەرمانەوە نییە چونکە ئێمە وەکو عورف و عادەتێک وەرماگرتووە نەک وەکو مەبدەئێک و عەقیدە و بیر و باوەڕێک ئەو نوێژەی ئەو جومعەی کە دەیکەی هاتوتە بۆ جومعە الحەمدولله ئەوەشی کە دوایی گوێی لە من دەبێ هاتوتە بۆ جومعە دەست خۆش بێ خوا نمونەت زۆرکە دەی بۆ جەماعەت خوا نمونەت زۆرکە بەڵام با کاریگەری ئەم خوتبانە ئەم وتارانەی کە گوێت لێ بێ هەموو کاتێک گوێت لێ لە وتار نەک هەر تەنها جومعان لە تۆڕە کۆمەڵایەتەکان گوێت لە وتار زۆر دەبێ با کاریگەری هەبێ لەسەر ژنەکەت کچەکەت لە قوتابخانەکان کچەکەت لە قوتابخانەیە لە زانکۆیە با کاریگەری بەسەر خێزانەکەتەوە هەبێت کاتێککە دەڕوات بۆ ژنمارە بڕینیە دەڕوات بۆ شاییەک دەڕوات بۆ بۆنەیەک بۆ ئاهەنگێک کە من ناڵێن با بڕوا کە هەر ئەڕوا بە قسەی ژمناکەی با بە سافیرەی نەڕوات بەداخەو کاریگەری خود بۆ جومعە لەسەر ئێمە نییە یەک شتێکتان پێ بڕۆن ئاگادار بن کەس لە ئێمە پێی خۆشە منافق بێ نەبەخۆ ئەزانی خوای گەورە چۆن باسی منافقەکان دەکات لە قورئانی پیرۆزە لە سوورەتی محەممەد صلی الله علیه وسلم خوای گەورە دەفەرمێ ئەی محەممەد صلی الله علیه وسلم کەسانێک هەیە لە منافقەکان دێن گوێ لە تۆ دەگرن گوێ لە وتارەکانت دەگرن گوێ لە خوتبەکانت دەگرن بەڵام کاتێک کە دەڕۆنە دەرەوە ئەڵێن چی ماذا قال آنفا دوو معنای هەیە یەکێ لە معناکانی ڕابواردنە ئەڵێن محەممەد صلی الله علیه وسلم ئێستا چی وت ئەو گاڵتەکردنیە معنای دووەم ئەوەیە ئەو باشە محەممەد صلی الله علیه وسلم باسی چی کرد چونکە لێو ڕۆشتووە لێو دەرچووە ئێستا دوای وتارەکەش هەیە لێو ڕۆشتووە لێو دەرچووە ئەمە صیفەتی ئینسانی منافق کەس پێی خۆش نییە منافق بێ خوا لە قورئانە زەمی ئەوان دەکات چونکە ئەوان قسەکان وەرناگرن نازانن ئێستا باسی چی کراوە ئێستا زۆربەتان پێتان بڵێم جومعەی پێشوو باسی چی بکڕۆ نازانن ئەمە کارەساتە کەواتە خوتبەکان کاریگەری بەسەر ئێمەوە نییە بەسەر ژنەکان و کچەکانمانەوە نییە لە دەرەوە لە بازاڕەکان کچی کێیە سافیرەیە کچی کێیە قژی بەرداوەتەوە خێزانی کێیە خێزانی سەحابەیە نەوەڵایی ئێوەیە بە خۆتان نەبچنەوە با ئیماندار بین نەک منافق پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە ئاخری زەماندا لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە قڕ بەسەر ئەو کەسەی حەدیثە شمولی کات ئەفەرمێ لە ئاخری ئومەتەکەی مندا ئومەتی من يكون في آخر أمتي رجال كومەڵە پیاوێک پەیدا بن لە ئاخری ئومەتەکەی منە لە ئاخر زەمانە کە ئەمڕۆی دەیبینین ئەفەرمون پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم دێن بە شتێک دێن کە ئەمڕۆ سیارە دەگرێتەوە بە شتێک دێن کە نەرمونۆڵە کە توند و تۆڵە کە چاکە و خۆشەکەەوە کە سیارەی ئەمڕۆ جاران حوشتر بۆ ئەندێشت بووە ئەسب بووە ئەفەرمێ دێن بۆ مزگەوت لە بەردەمی مزگەوتە ئیزدیحام دروستەکەن چەند سیارە وەساڵە بەردەرگاکان بەردەرگای مزگەوتەکان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ينزلون على أبواب المساجد لە دەرگاکانی مزگەوتەوە دێنە ژوورەوە بەڵام کارەساتەکە ئەوەیە نساؤهم کاسیات عاریات بەڵام ژنەکانیان و کچەکانیان و ئافرەتەکانیان پۆشتە و ڕوتن بەحساب پۆشتەیە بەڵام ڕوتە جلێ کوردی لەبەریایە هەتا ئێرەی ڕوتە لە پێستی دیارە سنگی دیارە ملی دیارە قژی دیارە بەحساب پۆشتەیە بەڵام پێغەمبەری خوا فەرمێ ساسم ئەوان عاریاتن ئەوانە سافیرن و ڕوتن با بخۆیان بڵێن جلێکمان لەبەر کردووە پێتان خۆشە ئێوە کەسانە بن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە ئاخری زەمانە پەیا بن زەمیان دەکا دێن بۆ مزگەوت ئیزدیحام دروستەکەن بەڵام ژنەکانیان سافیرەیە ئەوە ئێمەین
ئەوە ئێوەن، ئەوە ئەو کەسانە کە ئێستا لە مزگەوت و جومعە و جەماعەتەکانان، ئەوە ئەو کەسانن کە کاریگەری خوتبە و وتاریان بەسەرەوە نییە، ئەوە کاریگەری ئەو کەسانەی کە قسەکانی قورئان و حەدیث لە گوێیان و دەڕۆن و گوێگان و دەردەچێت، بەن نابێ و ناوەستێت بەداخەوە. خۆشەویستان، بەداخەوە کاریگەری ڕەمەزان و عیبادەتەکەی ڕەمەزان کە بەجێمان هێڵا مانگی پیرۆزی ڕەمەزان، ئەو عیبادەتی کە لە مانگی ڕەمەزانە کردمان، نوێژ، جومعە و جەماعەت، قورئان خوێندن، ڕۆژ و تەراویح، خێر و سەدەقە و عیبادەت و زیکری خوا کردمان، زۆرمان کرد الحەمدوللا، هەر کەسەمان بەپێی ئیمانەکەی خۆمان، خوا لێمانی قبوڵ کردبێ. بەڵام کاریگەری ئەو عیبادەتی کە کردمان و کاریگەری ئەو مانگە پیرۆزە و ئەو عیبادەتانی کە تێداما کرد، بەڕاستی کاریگەری بەناو کۆمەڵگادا نابینین. لە جەژنە ژنەکان دووبارە لە چکەکەیان فڕێدایەوە، هەرێکیشی لە دەر ڕەمەزانە 15 ڕەمەزان فڕێداوە، هیچ کوا کاریگەری ئەو مانگی پیرۆزی ڕەمەزانە کە خۆمان ماندوو کورتێدا. خۆ بێ کاریگەریمان لێ بکە لە دوای 11 مانگەکەش حەز بکەین ئێمە مانگێک بە تەواوی بە ڕۆژوو بووینە بۆ خوا. کوا کاریگەری بەسەرمانەوە هەیە. کاریگەری مانگی ڕەمەزان لە زانکۆکانە نابینین، لە قوتابخانەکانە نابین، لای ئافرەتان لە بۆنە و ئاهەنگەکانە نایبین، لە ژنمانە بڕین و ژن گواستنەوە نایبینین، لە بازاڕە هەر نایبینین. کوا کاریگەری مانگی ڕەمەزان لەسەرمان؟ پیاوچاکان 6 مانگ پێشەوەی ڕەمەزان پێ ئەن خۆیان مانگەینتە ڕەمەزان، یان خۆیان بۆ ئامادە کرد، 6 مانگی دوعایەکە خوا لێمان قبوڵ کەی دوای مانگی ڕەمەزان. ئێمەشتا جەژن نەهاتووە، ژنەکانمان کردە دیسکۆ. ئەمە عیبادەت نی ئێمە دەیکەین، ئەمە عرف و عادەتە. نوێژ نەکەم حەیامەچێ، ڕۆژوو نەگرم حەیامەچێ. ئەگەر ئاوا دینمان فێر بوو بێتین، هیچ قیمەتێکی نییە بۆ ئێمە، چونکە لەبەر خوا نایکەین، لەبەر حەیاچوو نایکەین. کەواتە ئینشەڵڵا با بە خۆماندا بچینەوە. پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم، خراپترین ئافرەت پێت خۆشە بە ڕەحمترین مرۆڤ کە محەممەدە صلی الله علیه وسلم. بە خێزانەکەت و بە کچەکەت بڵێ شەڕترین و خراپترین ئافرەت، خوشکی بەڕێزم تۆ پێت خۆشە، خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم بە تۆ بڵێ خراپترین ئافرەتی، بەخوا پێت خۆش نییە، دەست خۆش بێ پێت خۆش نییە، بەس بیسەلمێنێکە پێت خۆش نییە. بە خۆتا بچۆرەوە، بە خێزانەکانتان بڵێ ئەمەی کە باسی دەکەم ڕامەکەنە دەرەوە لە بیرتان بچێتەوە، با تەطبیقی بکەین. ئەوانەی کە خێزانەکانیان پۆشتەیە دەستیان ماچەکەین، ئەوانشی خێزانەکان و کچەکانیان پۆشتە نییە، بالغ بوونە، با بە خۆیان نابچنەوە. خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله علیه وسلم، وشر نسائکم المتبرجات، خراپترین ئافرەتی ناو مسلمانان ئەو ئافرەتانن کە سافیرن، قژی بەدەرەوەیە، سنگی ڕوت کردووە، شەرم ناکە سنگی خۆی پیشانی پیاوی بازار ئەدات، پیشانی گەنجەکانی زانکۆی ئەدات. واللهی ڕاستیەکەی پێتان بڵێم، پیاوی ئەمڕۆ زۆر داماوە، پیاو ئەمڕۆ زۆر داماوە. واللهی ئەو گەنجانەی کە خۆیان دەگرن زۆر ئیماندارن. ڕاستیەکەی با بیزانین، ئێستا کاتێکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەعام کە تۆ پیاو دەبینی، ئافرەت پیاو ئەبینێ، پیاو پۆشتەیە، جلێکی لەبەرە، تەنها ئەوە نەی بەدەرەوەیە، یا تۆزێ قۆڵی ڕوتە. بەڵام کارەسات ئەوەیە کە ئافرەتان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، لە بازاڕەکان، لە زانکۆکان، لە ئاهەنگەکان دەبینیت ئافرەت سنگی بەدەرەوەیە کە کاریگەری زۆر لە پیاو دەکات، خۆی عەرزەکا بۆ پیاو. ئەمە کارەساتە خوشکە بەڕێزەکانم، توخوا بەس تووشی تاوانمان کن. نێرەکان ئێوەش بەس کاتێ خێزانتانە گوازنەوە با سنگ و مەمکی بەدەرەوە نەبێ، با سەری بەدەرەوە نەبێ، بە حیا و بە حورمەتەوە ئەم کارە ئەنجام بدەن. عیبادەتێ زۆر گەورەیە زەواج، بەڵام تۆ کردە تاوان و گوناه، بەس گوناهبارمان بکەن، بەسە تاوان، بەسە سافیرەی کە هۆکارێکە بۆ چوونە جەهەنەمی ئافرەتان. بەڕاستی بەداخەوە هیچ تەئسیرێکی مانگی ڕەمەزان و عیبادەتەکان بەسەرمانەوە نییە، بەسەر زۆرێکمانەوە. بە شێوەیەک خێزانەکەی دەگوازێتەوە، بووکەکەی کچەکەی شوو دەکات، بەداخەوە پیاو بە غیرەتی هەبێ و ئیمانی هەبێ ناوێرە سەیری کات. بەڵام بەداخەوە کۆمەڵگایەکین لە ئاستی گوناه و تاوان هیچ مووقیفێکمان نییە زۆر بەمان.
یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی، خوایە یان حیا و حورمەت شەرم و حیا بە کچ و خێزان و ئافرەتەکانمان بدە یا رب العالمین، خوایە یان ئەوانەیشی نیانە خوایە پیان ببەخشی یا رب العالمین. آمین آمین آمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. الحمد لله قرآن دەخوێنین، تەماشا دەکەی، ذیکری خوا دەکەین، بەڵام ئەو قورئانە پیرۆزە کە ئێمە دەیخوێنینەوە، کە ئێمە ماچی دەکەین، کە ئێمە دەیخەینە سەرمان، کە ئێمە لە شوێنی بەرزادایەنین، کاریگەری نییە بەسەر خێزانەکان و کچەکانمانەوە. ئەوەی لە قورئانە هاتووە تەطبیقمان نەکردووە. ئەزانی لە قورئانی پیرۆزە خوای گەورە چی دەفەرمێ؟ دەفەرمێ یا ئەیوهە النەبی قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن. خواهي قرأت فرمي أي محمد صلى الله عليه وسلم، أي بيغمري خواه صلى الله عليه وسلم، بخيزانة كانت بلي خيزانة كانت باكترين آفرت دايشي إيمان داران رضا ورحمتي خوان لبي بكتشكانت بلي كتشكاني خوت وبآفرتي إيمان داران وآفرتي الصحابة كان بلي بكتشكانيان بخشككانيان بخيزانكانيان يدنين عليهن من جلابيبهن. أي محمد صلى الله عليه وسلم بيان بلي خويان دابوشن جلكانيان بالبركن عابابكن حجابا أو فرماني خوي پروردگارا بوشي عمر دي بكوشن دقيقة لحظة. أو فرماني خوي گوريا بوكشكان و خيزانكاني پیغمبري خوا صلى الله عليه وسلم كخويان دابوشن. كابلا من مبردك موت عفو كوشان تانو عفو ستعب إن شاء الله داولة بردناكم. خوای گەورە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە خێزانەکان و بە کچەکان و بە ژنی ئیمانداران بڵێن چی بکەن؟ خۆیان داپۆشن و حیجاب بکەن. فەرمانی خوایە بۆ هەموو ئافرەتێک، باشە کچەکەی تۆ، خێزانەکەی تۆ لە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، لە کچەکانی لە کچی سەحابە و ژنی سەحابە باشتر و پاکتر و دڵپاکترە حەدی نەبێ هیچ کەسێک. بەڵام خوا فەرزی کرد لەسەر ئەوان، چۆن لەسەر خێزانەکەی تۆ فەرز نییە خۆی داپۆشێ؟ چۆن لەسەر کچەکەی تۆ فەرز نییە خۆی داپۆشێ؟ ئەوە فەرمانی خوایە، ئەو قورئانەمان تەطبیق نەکردو. ئەو فەرمانەی کە لە قورئان داهاتوو دەیخوێنین و ماچی دەکەین بە خێزان و بە کچەکانمانەوە نابین، نە لە بازار، نە لە حەفلە و ئاهەنگەکان و ژنگواستنەوەکان، نە لە زانکۆ و لە پەیمانگاکان نایبینین لای زۆرێک. بەڕێگادا بڕۆ 50 سیارە ببرتن تا بڕوە لەوانێ 30 سیارە 40 سیاری کاکەم خێزانی خستۆتە پێش سیارەکە و قژی بەسەرەوە بە حساب ئاوا شۆڕی کردۆتە خوارە و لە چیشی بەسەرەوە نییە. ئەمە کارەساتی زۆر گەورەیە، ئەبێ بە خۆماندا بچینەوە. ئەو قورئانە با کاریگەری بەسەرمانەوە هەبێت. بەڕاستی پانتۆڵ حیجابی شەرعی نییە. پانتۆڵ ئەسڵەن بۆ ئافرەت هەر حرامە، دروست نییە. پانتۆڵێک کاتە پێ و لەچکێ دەست خۆش مادەم لەچکت کرد و دەست خۆش بێ دەی خوشکە بە ڕێزەکەم جلەیەکی شەرعی لە بەرکە مەڵێ بمە پیرێشن. عایشە کاتی ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ خوا فەرمانی پێکرد و خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و خێزانی سەحابەکان و کچەکانیان زۆرێکیان هەمویان دە 12 ساڵ و 15 ساڵ بوون، خوا فەرمانی کە خۆیان داپۆشن، نابیتە پیرێژن. مادەم فەرمانی خوایە جێبەجێی دەکەم. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ ئامادەیە کوڕێکی لە پێناو فەرمانی خوادا سەر بڕێ، تۆ ئامادەنی لە پێناو خوادا جلە شەرعی لەبەرکەی؟ ئەبیتە پیرێژن؟ تخوا ببیتە پیرێژن بە قسەی عەقڵی خۆت و قسەی شەیتانە، لەوە باشتر نییە بڕۆیتە ناو ئاگری دۆزەخەوە. خوشکە بە ڕێزەکەم، خوای گەورە فەرمانی بە ئێمە کردو قورئان تەطبیق بکەین، نەک ماچی بکەین، نەک بکەین ناو پەڕۆیەک و دای بنین. بەداخەوە کاریگەری حیجاب ئەو خۆشەویستی کە خوای گەورە حبی خوا، خۆشەویستی خوا، ترسی خوا بەسەر خۆمانەوە نابینین. دەڵێن خوامان خۆش دەوێ، بەڵام کاریگەری نییە لەسەر کردەوە قسەکانمان. دەڵێن خوامان خۆش دەوێ لێی دەترسین،
بەڵام بەسەر کچەکان و خێزانەکان و خوشکەکانی خۆمان و نایبینین لە بازاڕەکانە ترسی خوا و خۆشەویستی خوا لای ئافرەتان نابینیت وەکو کردەوە وەکو ڕواڵەت و جلوبەرگیان لای زۆرێکیان لە زانکۆکان و لە قوتابخانەکانە خۆشەویستی خوا و ترسی خوا بە جلوبەرگی ئافرەتانە و نابینیت لە بۆنە و ئاهەنگەکان و ژنمارەبڕین و ژنگواستنەوەکانە خۆشەویستی خوا و ترسی خوا بە جلوبەرگی ئافرەتانەوە زۆرێکیان نابینیت کەواتە ئەمە تەنها قسەیەکە و ڕاست نییە ئەو کەسێک کە خوای خۆش بێ بە قسەی دەکات إن المحب لمن يحب مطيع إمام شافعي فرمي رحمتي خوالي بأو كسي خوش بي بقصي دكا جيرايالي دكات والله الأخوة ترسمو سافيرم والله بس أخوانا ترسي خوام خوش بي أي خوات خوشي بو بقصي ناكي أولا القرآن فرماني بيتكرو خود دابوشي بو بقصي ناكي بيغمري خوات خوش بي صلى الله عليه وسلم بو خود نابوشي كواتا بخوا إنساني إيمان دار أو آفرتي لخوا بترسيه خوش بيستي خوا لضليا بي حیجابەکە و خۆی دائەپۆشێ باڵاپۆشە بێ نەک سافیرە خۆشەویستی ڕاستەقینە بۆ خوا ئەوە دەبێت ئاخر خاڵ پێویستە باسی کەین بەداخەوە ئەو تۆبەی کە مانگی ڕەمەزان کردمان زۆرمان ئەوانەی کە بە تایبەتی خراپ بوون خوشکە بەڕێزەکان بە تایبەتی هەندێک برای بەڕێز بە تایبەتی تۆبەیەکی باشمان کرد لە مانگی ڕەمەزانە خوایان تۆبە گەڕامەوە بۆ لای تۆ بەڵام ئەو تۆبەیە هیچ کاریگەری بەسەر ئێمە نەبوو وتمان ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین خوای بەس عیبادەت بۆ تۆ دەکەین دوای مانگی ڕەمەزان وازمان لە عیبادەت هێنا دوای مانگی ڕەمەزان واز خوشکە بەڕێزەکانمان وازیان لە باڵاپۆشی هێنا لە قوتابخانەکان وازیان هێنا لە باڵاپۆشی لە زانکۆکان لە بازاڕەکان لە ئاهەنگەکان لە بۆنەکان ئەو عیبادەتە و ئەو تۆبەی کە وعدماندا بەخوا و وعدەکەمان شکان و وعدە خلافی لەگەڵ خوادا ئەو خوشکە بەڕێزەکی خۆی داپۆشی لە یەکەم شەوی ڕەمەزانەوە تۆبەکەی شکان هەشە بردێ سەر دەستی خۆش بێ ئەوەی دەیباتە سەر بێگومان سەر بەرز و براوەیە ئەوەشی نایباتە سەر و لەسەری بمرێ بەڕاستی کارەساتە مردنیش کات و ساتی بۆ نییە چەند جا لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەبینین ئافرەتێک سافیرە فەقیرە لارە بێت و ئەمرێت ئافرەتی حیجاب لەولاو دەمرێ یەکێ لە ناو نوێژە ئەمرێکێ بە گەورانیەوە ئەمرێ پەنا بەخوای گەورەیەکێ لەسەر خراپەت دەمرێ کە لەسەر چاکە دەمرێ کاتەکە دیاری نەکراوە بۆمان ئەوەی کە دەمرێ لە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆربەی گەنجە لەوانەیە تۆ بەتەمای سەفەر و سیاحەتێک لە ڕووی توش ڕووداوی سیارەبی بمریت جەڵدەیە دەماغ لێتدا بمریت بۆیە مردن کات و ساتی بۆ نییە خۆت بۆ مردن ئامادەکە تۆبەت کردووە بەردەوام بەرەسە تۆبەکەی خۆت بە ئیزنی خوا سەرکەوتوو دەبیت بۆیە لە کۆتاییدا دەڵێم ئەو عیبادەتانی کە کردمان ئەو تۆبانەی کە کردمان ئەو عیباداتانی کە دەیکین با کاریگەری بەسەر خۆمان و خێزانەکان و کچەکانمانەوە هەبێت با پۆشتەی بەوانەوە ببینین با پۆشتە بن بە حەیا بن بە شەرم بن کەی دایکی ئێمە کەی نەنکی ئێمە وەکو ئافرەتی ئێستەوا خوشکە بەڕێزەکانم ئێوەش دایکن بە تایبەتی کاریگەری باشتان بەسەر مناڵەکانتانەوە هەبێت کچەکانتان فێری سافیرەی مەکەن عابایەکە داوە بەسەرتا کچەکەت سافیرەیە فێری کە فێری ئەوەی کە بە حەیا و بە شەرم بێ خۆت داپەشە ڕۆڵە گیان دای لەشکەکە گەرمە ئاگری جەهەنم گەرمترە لەوە خۆت داپۆشە لە پێناو خوادا ئینشاڵڵا پاداشتێکی زۆر گەورەگری خوشکە بەڕێزەکە اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خويا شفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردو یا ربی خوای هیدایەتی براکان و خوشکەکانمان بدەی خوایان ئەوانەی نەخۆشن لە ماڵەکان و لە خەسەخانەکان خوایان شفایان بدەی ئەوانەی قەرزارن قەرزاریان بۆ دەبرکەی خوایان حیا و حرمەتەی کە بە نەنک و داپیرە و دایکی ئێمەدا خوایان بۆ کچەکان و خوشکەکان و خێزانەکانی ئێمەی بگەڕێنەوە یا رب العالمین خوایان هیدایەتمان بدەی نوێژ و ڕۆژ و عیبادەت کاریگەری بەسەرمانەوە هەبێ خوایان برا مسلمانەکانمان لە غەزە سەرکەوتووکەی لە هەموو شوێنێکی تر خوایان وڵاتە زلهێسەکانیش لوتیان بشکێنی یا رب العالمین خوایان چۆن مسلمانانیان زەلی کرد خوایان زەلیلتریان کە یا رب العالمین آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين